تەرجمە بە زمانی هۆرامیە بەڵێ هەرچی شکر و سپاسە پێی خوای خاسە الرحمن الرحیم خوای فرەبەخش و میهرەبان فرە بەزەیدارە مامۆستای مەدرسەم لە ساڵی 1970 لە شاری پاوە خانەنشین بووم ئەو وەختە لە تەک قەڵەم و ئەمانە هین بووم ئاشنا بووم وتم بە دانیشم ئەم قورئانە بە هۆرامی تەرجمە بکەمەوە چون قورئان بە گشتی زوانە عەجەمیەکان خارجی و فەرەنسە و ئینگلیس و فارسی و هەتا کوردیش تەرجمە کراوە زوانی هۆرامی کورسیەکەی حاڵی بوو خاڵی بوو وتم دەخۆ زوانی کوردیش زوانێکی گەورەیە هۆرامی زوانێکی گەورەیە بۆ جێگەی خاڵی بێ ئەتێ منیش دانیشتم دیکە 15 ساڵ 20 ساڵ خەریک بووم لە تەرجمەی فارسی و کوردی و ئەمانە هینم کرد ئیسێفادەم کرد و منیش بە زوانی وتم ئێمە ئەم نەسڵی ئێمە زوانی هۆرامی باش ئەزانن دوای چینی ئێمە ممکنە نەزانن بە زوانی هۆرامی قورئان تەرجمە بکەنەوە جەماعەتێکی مامۆستای تێجی پسە وەکو مامۆستا جەمال بێدار زەحمەتی کێشاوە کاکە عەلی فەتحی لە پاوە و کاکە مامۆستا مۆمنی نووری هەر لە پاوە ئەو تەحت اللەفزی یعنی ژێرنوویس تەرجمەی کردووەسەوە بە هۆرامیانە منتەها ئێمە چون من نەمەزانی هۆرامی تای بکەم کەمێک کارەکەم کۆتە دواوە تەرجمەت کردووە یان تەفسیرت کردووە تەرجمە بە زمانی هۆرامیە بەڵێ باشە ئەگەر داوا لێ بکەم سوورەتێکی کورت بۆ نمونە سوورەتی فاتحە بە هەورامی بۆمان بڵێ ئەبێتە چی سوورەتی فاتحە بسم الله الرحمن الرحیم بەنامی خوای فرەبەخش و بەزەیداری الحمد لله رب العالمین هەرچی شکر و سپاسە پێی خوای خاسە الرحمن الرحیم خوای فرەبەخش و میهرەبان فرە بەزەیدارە مالیکی یەومی دین تەنیا فەرمانڕەوا و پادشا و ڕۆ قیامەتی فەقەت خوا وێشە ئیاکە نەعبود و خوا گیانجەشمە داوا کەرمێ وزی ما سەر و ڕاو هیدایەتی ڕای ڕاستە و وەشبەختی کە وێ دمزانی سەرنجام ما وەشبەختیە سراتە الەزینە ڕاو ئاکەسا ئەنعەمتە عەلەیهم کە نیعمەتە پەنەبەخشێنی کە 4-5 هینێنێ شەهیدێ و پێغەمبەرێ و ئۆلیە و ئانیکە خوای نیعمەتش پەنەبەخشێنی وزی ماسەر و ڕاو هیدایەتی و پێغەمبەرە کە تۆ چەندەشا ڕازیێنی سراتە الەزینە ئەنعەمتە عەلەیهم غەیری المەغڵوب عەلەیهم نەڕاو ئانیشا کە غەزەڵ بووە نەگرتێنی تووڕە بێنی چەندەشا قار کردێنێ وەلەڵڵالین ئامین نەڕاو ئانیشاچە کە گمڕا بێنی و لوێنی ڕاو بەڵبەختیەرە و جە دنیا و قیامەت وێشە بەڵبەخت کردن ئینشاءڵڵا خوا هیدایەت مادە و سەر و ڕاو وەشبەختی هەم دنیا هەم قیامەتی ئینشاءڵڵا